باسی سامانی ئاژەڵێ من باشە جا بێ بچینە باسی بەهاکانی خەڵ خۆی پێ هیلا بکات چییە بەهاکەی خەڵیسە خۆی بە گەنم و جۆ و نیسک و نۆک و پاقلەوە هیلاکەڵ پێڵێن وشکەدان ئێمە پێڵە وشکەدان تەڕەکاڵی زەراعەتیش تەماتەیە و بامەیە و کولەکەی و شووتیە و خەیارە ئەو جۆرە شتانەیە ئیسە خەڵ بە عەشاریژنەکە بە بەیتی پلاسیکێکە بە جۆرەها خەڵک تیا هیلاکە و تیا مەسرەفەکە و ئەڵێ مایە پوش بووم یا کەم دەرتێنە پارە ناکە ڕاستەکە پارە ناکە بۆ فەلاعەکە کە بەرهەمی تێنێ کیلۆی 250 دینارە تەبع بەڵام باسی سامانی گۆشتکۆی ئێمڕۆ من بەراوردم کردووە لەگەڵ هەموو شتەکانە لەگەڵ گەنم و جۆ لەگەڵ نیسک و نۆک و پاقلە لەگەڵ کولەکە و تەماتە و خەیار کە خەڵ خۆی پێ هیلاکەکە و جاری وای ئیسعازەوێ فڕێدا بەرهەمەکەی بێزارێ لێ نایکاڵە لە زەرەرەکەم بەڵام سامانی گۆشت بەم سعرە هەرزانە بڵێن کیلۆی 10,000 بۆ حسێکەی تەنێ 10 ملیۆنە 10 ملیۆن تەنێکی بای 40 تەن تەماتەیە 10 تەن گۆشت بەرهەم بێنی 400 تەن تەماتە ئەبێ بەرهەم بێنی گەورەترین فەلا لە گوردانە هەر 400 تەنی هەیە 400 تەن کولەکە 400 تەن شووتی بەلوەری باریکە یەڵە بایی 10 تەن گۆشتە 10 تەن گۆشتیش ئەگەر بڵێ چۆنی بەرەم دێنی 50 نەوەنی گەورەیە نەک مانگای گەورە 8 کیلۆی 7 کیلۆی 50 نەوەنی 500 کیلۆیی بە زینەخەپان ئەڵێم 10 تەن گۆشتەکە دەرەکات 50 سەر بایی 400 تەن خەیار و یا تەماتەیە 400 تەن شووتی بەهاکەی بەزەمە بەراوردێکی زۆر ژیرانەیە کەواتە مەبەستە بڵێ بە جوهدێکی کەمتر چەند جارە قازانجی زیاتر و بوژانەوەیکی گەورەتر و ئابوووریەکی بەهێزتر زۆر ڕاستە